وایە بەڵێ هاوڕێ سۆمای ئەمانی خۆشەویست هاوڕێ سۆمام کاتت باش سڵاو لێبێ سڵاو کاراکۆی خۆشەویست ئەم کاتی ئێوەش باش ئەم کاتت باش هاوڕێ سۆمای ئەمانی ئەندامی بەڕێوەبەری کۆڵبەرنیوز کۆڵبەرنیوز یەکێک لەو کاناڵانەیە کە بە شێوەیەک بەردەوام ڕۆماڵی هەواڵەکانی کردووە لە چەند ڕۆژی ڕابردوودا هاوڕێ سۆما توانیت پێمان بڵێیت لەلایەوە چ باسە شتێکی تازە ئەگەر هەیە ئاگادارمان بکەیتەوانێ بەڵێ پێشێکی سڵاو بۆیەوە بۆ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە تیوی و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە من و بە کۆڵبەرنیوزتانداوە لای ئێمە بم جۆرە دەمێ دەست پێ بکەم کە سەرەتا بۆ جۆری کە هەمومان دەزانین بۆ بانگەوازەی کە ئەمڕۆ کراوە هەم لەلایەن هەموو حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستانەوە و هەم وەکو کۆڵبەرنیوز کە ئێمەش پشتیوانیمان لەو بانگەوازە و لە جەماوەری کوردستان و هەموو ئێران کرد بانگەوازمان کرد بۆ داخرانی دوکان و هەموو شارەکانی کوردستان و ئێران بە خۆشحاڵیەوە دەتوانم بڵێم ئەمە یەکەم جار نییە کە کوردستان بۆ بەم جۆرە بانگەوازێک بەرەو پێش دەڕوات ئەمە چەندەمین بانگەوازێتی کە بەسەرکەوتووانە بە ئەنجامی گەیاندووە و لەم چەند ساتە کورتەی کە ماوە بۆ تاوبوونی ڕۆژەکە دەتوان بڵێم بە خۆشحاڵیەوە بانگەوازێکی سەرکەوتووانە و مانگرتنێکی سەرکەوتووانە بوو من پێشەکی پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان و ئێران دەکەم و کۆڵبەرنیوز سەرۆک ئیشارەتان پێکرد خۆشتان لەم ماوەیەدا یەکێک بلەو ڕاگەاندران یەکێک بۆ لەو ڕاگەاندنانی کە ڕۆماڵی کوردستان و هەموو ئێرانی کردووە و پشتیوانی هەموو خەڵک بووە لەلای ئێمە خۆی بە خۆشحاڵیەوە بە تایبەت لەو هەواڵانی کە بۆ ئێمە هاتووە لەو ڤیدیۆ بێنەوە ڤیدیۆ بۆ هاتووە لە کوردستان لە دەروی کوردستان و شارە فارسەکان زۆر بە پشتیوانی و بە خۆشحاڵیەوە بەرەوپیری ئەم بانگەوازە هاتوون و هەموو شارەکان شارۆچکەکان شارە مەرزیەکان دوکانەکانیان داخستووە و پشتیوانێکی گەرمیان لەم بانگەوازە کردووە کە جێگەی خۆشحاڵیە کە تەنانەت هەموو نەکلانیکەم هەموو ئێران بەڵام بەشێک لە ئێرانیش وەردەوەدە بەرەوپیری بۆ پشتیوانی لە ئەم بانگەوازە هاتوون دەتوانم بۆ من شارەکانم کردو بە لێچکە شارەکان زۆر بوون و نەم دەتوانێت تەنیا ئیشارەبەندێکیان بکەم لەو وێنە ویدیوانی کە تەنیا بەتایبەت بۆ خودی کۆڵبەرنیوز هاتوون لە بەیانی ئەمڕۆوەکە کۆڵبەرنیوز بەردەوام لە هەموو بەشە میدیاییەکانی لە فەیسبوک لە ئینستاگرام لە کاناڵی تەلگرامی لە تویتەر هەمووی ڕووماڵ کردوون دەتوانم ئیشارە بە شارەکانی بۆکان بکەم سەقز کامیاران سنا شارە مەرزەکانی وەک سەردەشت وەکو بانە ئیلام سەوڵاوە کامیاران و هەموو ئەوانە لەو بەشانە بوون کە بەتایبەت بۆ خودی کۆڵبەرنیوز هاتوون و داوایان کراوەکە بڵاو بکرێنەوە لە شارە فارسەکان وەکو ئیسفەهان وەکو هەمەدان و کرمان و تاران بەندەر عەباس ئەوانە هەموو پشتیوان بوون وامەجێی بەڕاستی جێی خۆشحاڵیە و هەموو ستافی کۆڵبەرنیوز بەڕاستی هەموو هیلاک بوون هەموو بۆ ڕووماڵکردنی ئەم بەیانیە هەموو لە هەوڵدا بوون نەک تەنیا ئەم بەیانیە بۆ هەموو ڕۆژەکانی تریش بۆ ئەو خۆپیشاندانانی کە بەڕێوە بۆ پڵان بەتایبەت بۆ ئەمڕۆ بەورەیەکی خۆشحاڵیانەوە بدڵێکی خۆشحاڵەوە چکە دەیانزانی ئەم بانگەوازە بەسەرکەوتن دەکا وەکو جارەکانی پێشوور هەموو بەورەیەکی و بەهێزێکی زۆرەوە دەستمان کرد بە ڕووماڵکردنی ئەم بانگەوازە و لەم ماوە کورتەی کە ماوە دەمەوێت پیرۆزبایی وەکو خۆمەوە وەکو ستافی کۆڵبەرنیوز لە هەموو جەماوەری کوردستان لە هەموو ئێران بکەم بە بۆنەی ئەو سەرکەوتنەی کە کوردستان بەدەستی هێنا و پێشەنگبوونی خۆی وەکو هەموو جارێکی تر لە هەموو ئاخێز و لە هەموو کاتێک نیشانداوە و جێ خۆشحاڵم بۆ پشتیوانیکردنی شارە فارسەکان ئەوەی کە ئەم بانگەوازە یەک پارچەیی و یەک ڕێزی خۆی نیشانداوە جا لە هەر بروباوەڕێکی جیاواز کە لە هەر تاکی کۆمەلگا دەکرێت هەبێت
ئەوە باردۆخی لای ئێمە بوو لە کۆڵبەر نیوز و بێگومان وێنە و تریشمان بۆ هاتووە بەڵام زۆربەیان بەتایبەت بە کۆڵبەر نیوز نوێنراون و زۆر بەشیان بە سرود و بە سرود و ئاهەنگەکانی ئاهەنگە شۆڕژگەرانەکانی شەڕۆژگەرانەکە بۆمان نێردراون هێزێکی گەرمەوە ئەم بانگەوازەی حیزبەکانیان ئاگادار بوون و بە سرودە شۆڕژگەرانەکانی حیزبەکانەوە ڤیدۆکانیان بۆ ئێمە دەنات ئەوانە هەمووی زۆرجێ خۆشحاڵی بوو بۆ ئێمە وای کرد کە لە سەرکەوتنی ئەم ئاخێزە دڵنیابین. هەڕێسەما زۆر سپاس بۆی کە لەگەڵمان بیت سپاس بۆ ستافی کۆڵبەر نیوز بۆ ئێوەی خۆشەویست ماندوو نەبن بەڵێ ئێمە لە کاناڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە یەکێک لە شوێنانەی کە هەواڵی لێوەرەگرین کۆڵبەر نیوزە زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن.